بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد. نووسینی مەسعود بارزانی. بەرگی یەکەم 1930 بۆ 1958. یەکەم ڕاپەڕینی بارزان 1930 بۆ 1932. کتێبی سێیەم 1945 بۆ 1958. بەشی چواردەم مانگرتن و ناڕەزایی. سەرەڕای ئەو هەموو چاودێریە توند و ڕێ لێگرتنە و تاقەلای هیوابڕینی بارزانیەکان کەچی پتەوایەتی ریزەکانی خۆیانیان پاراست و ڕێبازی خۆیان نەگۆڕی و دەستیان لە سەرگردەی خۆیان هەڵنەگرت. ئەم بڕوا پتەویە وای لێکردن بێ ئەوەی کەسیان بەوی تر بزانێ لە ئیشکردنمان بگرن و بربەرەکانەی سەرکوتی پۆلیس بکەن. کاربەدەستانی حکومەتی ئۆزبەکستان لە لاساری ئەمانە سەرسام مابوون. لەبەرەوەی مانگرتن و خۆپیشاندان و بربەرەکانی پۆلیسی نهێنی لە سەردەمی ستالیندا تاوانێک بوو هاوتای تاوانی ناپاکی و تێکدان کە سزاکەی هەڵواسین بوو. لە بارزانیەکان بەولاوە کەسی تر لەمە و پێش نەیتوانی بوو کردەی وا بکە. ئەوەی زیاتر سەرنجی کاربەدەستانی ڕاکێشە ئەوە بوو هەمویان بەبێ جیاوازی داوای سەرکردەکەی خۆیانیان دەکرد. بارزانیمان دەوێ. ئەم ململانەیە تا ساڵی 1950 درێژەی هەبوو. لەو لاشەوە بارزانی لە هاوڕێکانی زیاتر پەژاری ئەوانی بوو. بۆ نمونە لە دەفتەرەکەی گیرفانی خۆیدا ڕۆژی 4/11/1949 ئەم شیعرە فارسی نووسیوە: ئەگەر خواب میدیدەم خەم ڕۆز جدا ئیرە، بەدەل هەرگیز نەمی کردەم خەیاڵ ئاشنا ئیرە. کوردیەکەی ئەگەر بە خەونیش خەمەکانی ڕۆژی جیابوونەوەم بدیتایە، بە خەیاڵیش بیرم لە ناسین و ئاشنایەتی نەدەکردەوە. بەڵێ ڕاستیە و باپەڕە و سەرپۆش نایەتەوە شاردن. ئەو خراپانەی باقڕۆڤ لە ئازەربایجان و یوسفۆڤ لە ئۆزبەکستاندا بەرامبەر بە پەنابەرە بارزانیەکان کردیان و ئەو هەموو ئازار و مەینەتی بۆیان دروست کردن. خراپەکانی داگیرکاری ئینگلیز و دەست و پەیوەندەکانی لە چاوواندا هیچ نەبوون و تاوانەکانی ئەمانە گەلێک لەوان زیاتر بوون. وا دیارە تاوانکاری ئەمان بەرامبەر بە یەکێتی سۆڤیەت خۆیشی لە وەزلتر بووە. لەبەر ئەوەی ئەم کردەوە نامرۆوانەی دەرحەق پەنابەرە بارزانیەکان کردیان، بەجارێ ناوبانگی ئەم وڵاتە گەورەی نەزم کردەوە کە لە سەرەتای شۆڕشی ئۆکتۆبەرەوە خۆی بە قەڵای پارێزەری مافی گەلانی چەوساوەی ژێرچنگی ئیمپریالیزم پیشان دەدا و لە دەستوری وڵاتەکاندا دەڵێ دەرگەی بۆ پەنابەرانی تێکۆشەر لەسەر پشتە. پەنابەرانی بارزانی وەکو مێژوو شاهیدا یەکەم ئەزموونی یەکێتی سۆڤیەت بوون بەرامبەر دەستی پەنابەراندا، بۆیە چاوی سەرنجی سەرانسەری دنیای بە دۆست و دوژمنەوە خست بۆ سەر شێوەی ڕەفتار لەگەڵیاندا. دەیانویست بزانن هەڵوێستی بەرامبەر ئەو 500 کەسە چۆن دەبێت کە مەینەتی و ئازاری لە وەزەبەدەری دنیایان قبول کردووە و خۆیان گەیاندوتە ئەوجێی قۆناغی ئاواتە. کەچی ئەمە تا لە سایی تەقەلە هەرانەکەی باقرۆڤ و یوسفۆڤەوە ئەو قارەمانانە پەرژ و بڵاو کراون و وەکو ئاوەکی نەویسترا و لەگەڵیاندا دەجوڵێنەوە و هەروەکو تاوانباری گرتیگە ڕەفتاریان لەگەڵدا دێتەکردن. بێگاری دژواری وایان بەسەردا دەدەن کە لەوە و پێش نەیان کردووە. ڕێی یەکتر دیتنیان لێ دەگرن و دایانێرنە شار بە دەری و دوورخرانەوەی وە کە کردەوەی نازیەکانمان بیر دەخاتەوە کاتێ شەمەندەفەری پڕ لە گیرا و بەندیان دەناردە مۆڵگەی مردن و کاری دژوار. بارزانی لە چەمپایدا گامارۆ درابوو نەیان دەهێش بە هیچ شێوەیەک پەیوەندی بە کاربەدەستانەوە بکات، بەڵام ئەو ناومێدی نەدەزانی. لەبەرەوەی هەستی لێپرسراوی جێگەی بێئومێدی لە دڵیدا نەهێشتبەوە. سەردانی یەکێکی خێرۆمەندی ئەو شارەی بەرەو مۆسکۆ بە دەرفەت زانی. نامەیەکی دوور و درێژی پێدا نارد بۆ ستالین کە بیخاتە پۆستەوە. لەو نامەیەدا بەسەرهاتی خۆی و ئەوەی تا ئێستا بەسەریان هاتبوو با دوور و درێژی نووسی بوو. ئەو نامەیە خرایە پۆستە و گەیشتە کرەملین. هەرچەندە پێشتر بەدایان نامەی نووسی بوو ناردبووی، بەڵام سانسۆری ناوەخۆیی دەری دەهێنا و لە ناوی دەبردن. مۆسکۆ دێتە ناوەوە. ئەم یەکەم نامەیە گەیشت و کاریشی کرد. لە مۆسکۆ لیژنێکی لێکۆڵینەوە لەبارەی پەنابەرە بارزانیەکانەوە پێکات و لە ئاداری 1951دا دەستی بەکار کرد. سەری لە هەموو دەستەکاندا و قسەی لێ وەرگرتن و ئەو هۆیی پرسیار کرد بۆچی چۆن و ئەم هەموو مانگرتنیان لە یەک کاتدا دەستی پێکردووە و چۆنیان وا ڕێخستووە. لە کاتێکدا ئەم هەموو چاودێری و ڕێ لێ گیرانیان بەسەرەوەیە تا نەتوانن یەکتر ببینن. تێکڕایەک وەڵامیان دایەوە، ئەویش ئەوە بوو: ئێمە لەگەڵ بارزانیدا هاتین و
دوای مافی گەلی کورد کەوتین. ئێستا دەمانەوێت بارزانی فەرماندەمان لەگەڵماندا بێ. دەستەی نێردرا و گەڕایەوە مۆسکۆ و ئەنجامی لێکۆڵینەوەکەی خۆی پیشاندا کە برێتی بوو لە کردەوە نامرۆیانەی بارزانیەکان دیویانە لە سەردەستی کاربەدەستانی ئازەربایجانی و ئۆزبەکی. وا پێدەچوو راپۆرتی تریژ لەو بارەیەوە بۆ کریملین هاتە بنە بەرزکردنەوە. جا لەسەر ئەوانە مانگی ئابی 1950 ڕێزدار ڤینۆگرادۆف نێردرایە تاشکەند. ئامۆژگاری ڕاست و ڕەوانی پێبوو کە پێویستە بارزانیەکان بگەڕێنەوە شوێنی پێشویان و باری بەڕێوە چوونیان باشتر بکرێ و لاپەڕەیەکی نوێ لەبارەی چۆنیەتی لەگەڵ جوڵانەوەیان بێتەکردنەوە.